لهم لأن بيمدار كان حكومتي عراق وهريم كردستان كين كبهانا ما نوبين لم نستطيع أن نخوين خمان شوين خموشتك لم نستطيع سيري كان من وانا كلا كمغاني سوريا إذا عزاز بين بهاو كارمان وبنجاو شوار بنجكين هاورين وياك سيون بخواين وياك هرهم ما ديراك شوكي نازاني تاتا دقيقتر 5 دقيقتر بوجه ما نبن ژیان ما زۆر لە ناخۆشیە هەموو ماست هێز بووین هەمومان تووشی کابە بووین هەنێکمان تاقەتی قسەکردین نەماوە ئیزعاج بووە بێتاقەت بووە سێری وەزعەکانمان کە سێری بەتانی سێری دۆشەک نەسەرینمان پێیە سێ حاڵمان کەسەی کە هەر هەموو دنیایە سەدی پێیە هەر هەمووی ئەو وەزعی هەمومانە نە موبەریدا نە هەوا سێری و گەنجانەکەن بە ساقی ئەوە ئەندام پەرلەمانەکان ڕۆژنامە نووسەکان هاوڵاتیانی بەڕێزی کوردستان عێراقیان چاوتان ماچەکەین بێنە سەرخەت بە موزاهرە بێ بە هەرچی شتێک بێت داوا لە لایەنی پەیوەندیدار حکوومەتی هەرێمی کوردستان عێراق بکەن بە هەموو سەرۆک وەزیران کاک نیەچیر کاک قوبات کاک مەسرور کاک باڤێڵ داوا لە هەمویانەکەین بەهانامانەوە بێ سوێن بەخوای گەورە تاقەتمان نەماوە خی گەورە زۆر بێزار بووین لە تەحملمانە نەماوە داوا لە ئێوەکەین بەهانامانەوە بێن سوێن بەخوای گەورە حاڵمان نەماوە ئەوە وەزعەمانە هاوڵاتیان داواکەی سەیکە ئەوە جێگاکانمانە ئەو بەدانەکانمانە سوێن بەخواهیم تە ساڵ پێش ئێستا ئەوە حاڵمانە سێری ئەو دەرجارەکە چیان دیار بوو سێری شێوەیان کە چۆن شێوە ئەوە حاڵی ئێمەیە وەک گوزەرانی ئێمە نازانین کەسی دوای تایە سووریە بە ئەسڵ سووریە 4 ساڵ لێرە ماوەتەوە بەستەر بە عەزاز نییە